ئەڵێ مامۆستا خودی سەرکەوتن کاتیە پەیوەندی بە جۆری سەرکەوتنەوە هەیە. سەرکەوتن زیاتر پەیوەندی بە بەدەستهێنانی ئامانجەوە هەیە. بەڕێزان سەرکەوتن پەیوەندی بە بەدەستهێنانی ئامانجەوە هەیە. بۆ نمونە تۆ ئامانجت ئەوەیە ئینگلیزیەک بزانی بتوانی سەفەری پێ بکەیت. هەر کاتێک ئینگلیزی فێر بووی توانی قسەی پێ بکەیت و سەفەری پێ بکەیت کەواتە سەرکەوتوو بوویت. تۆ ئامانجت ئەوەیە دوکانێکت داناوە ئەتەوێ وای لێبێ قازانج بکەیت و لە مەسروف دەرچیت و بۆ نمونە داهاتێکی هەبێ هەر کاتێ وات کرد واتە تۆ سەرکەوتوو بووی لە دوکانەکەدا. سەرکەوتن پەیوەندی بە ئامانجەوە هەیە، بەڵام سەرکەوتن جیاوازە لە بەختەوەری. سەرکەوتن پەیوەندی بە ئەوە هەیە ئامانجەکانی تۆ چین. ئێستا ئامانجی وا هەیە زۆر گەورەیە سەرکەوتنەکە گەورەترە. هەر کاتێک ئامانجەکەت پەیوەندی بە شتێکی دوورترەوە هەبوو ئەوە سەرکەوتنەکەش گەورەترە. یعنی دوورترین شت چییە؟ دوای مردنە، وانە ژیانی دنیا مردی زینوت ئەکرێتەوە محاسەبە ئەکرێت. سەرکەوتووترین ئینسانی ئەم سەرزەویە ئەوەیە لەو دنیا چێتە بەهەشت. بەڕێزان یعنی کەس نییە لەمە سەرکەوتووتر بێت. سەرکەوتووترین ئینسان لەم سەرزەویە ئەو کەسەیە کە مرد خوای گەورە محاسەبەی کرد لێی خۆش بوو نردی بۆ بەهەشت. ئەوە سەرکەوتووترین مرۆڤە لەم سەرزەویە. بۆ چونکە ئەمڕۆ هەوڵەیە بۆ شتێکە دوورترین خاڵ وەرە بۆ پێشمردن. سەرکەوتووترین کەس ئەوەیە لە پیریە مرتاحە تەندروستە چاکە خەڵک بە باشە ناوی ئەبا. ئەوە باسی ژیانی دنیاکە. لەم خوارتر ئەو کەسەیە کە لە تەمەنی کامەڵبوونە ئەگابە نەتیجە باشەکە. لەمیش خوارتر ئەو کەسەیە کە ئەم چەند ساڵی ئایندە ئەتوانێت سەرکەوتوو بێت. کێش لەمەش کەمتر ئەو کەسەیە کە ئەمڕۆ تەنها سەرکەوتووتەوە. ئەمڕۆ سەرکەوتووبی زۆر مهمە، بەڵام نەک بەیانی فاشل بی. کەواتە حتا استراتیژی بیرکەیتەوە، حتا ئایندەت بەراوە گرنگتر بێ و حتا پلان داڕێژەرتر بی بۆ ئایندەی خۆت و بتوانی ئامانجە گەورەکانی ئایندەت بەدەستبێنی تۆ مرۆڤێکی سەرکەوتووتر بی. با ئێستش زۆر بەدڵی خۆت نەبێت، چونکە ئەکرێ ئێستت بەدڵی خۆت نەبێ، بەڵام ئەکرێ ئایندەت ئایندەیەکی ڕۆشن و گەورە بێت. کەواتە دوو نەفەر یەکیان ئەمڕۆ خۆشەژی یەکیان ئەمڕۆ ناڕەحەتەژی، بەڵام 10 ساڵی تر ئەگەر کامیان باشتر بوو ئەویان سەرکەوتووترە. 20 ساڵی تر کامیان باشتر بوو ئەوەیان سەرکەوتووترە. کامیان لە دوای مردن سەرکەوتووترە ئەوەیان سەرکەوتووترە. کەواتە حتا دوورتر بێ ئەوە سەرکەوتووترە. بۆی مرج نییە ئێستا ئاوا سەیری خەڵکی دانەیەکی فەقیری داماوی هەژاری بێکەس ببینی وا بزانی ئیتر ئەمە مستەقبەلەن فاشیلە و دانەیەکی وەزع باشیش ببینی. ئەکرێ خوای گەورە زۆر بە ئاسانی ئەم نەفەرە بەرزکاتەوە. وانە خوای گەورە چییە؟ یەکێک لە سیفەتەکانی خافضة رافعة، باشە معزە مذلە، یەکێک زەلیلەکە یەکێک معین، بەڵام ئەبێت تۆ هەوڵ بەی شایانی ئەوە بیکە خوای گەورە عیزەت باتێ، خوای گەورە سەرکەوتنێ باتێ، خوای گەورە بەرزت کاتەوە، ئەوە تۆ ئەو کاتە سەرکەوتووترە بی. کەواتە هەر نابی ئینسان پێوەرەکەی ئەمڕۆ بێ. ئەمڕۆ ئەکرێت تۆ گەنجێ بی، بێ ئیش بی، ئەکرێت تەلەبەیەک بی، بەڵام پلانێکی باشت داڕشت بێ و لە ئایندە سەرکەوتنی گەورەتر بەدەست بێنی.